ئەمانە کارمەندی بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانین ڕۆژانە بە مەبەستی خزمەتکردن بە هاوڵاتیانی هەڵەبجە پێش سەعات 7 بە ڕێدەکەون و سەعات 8:30 لە پارێزگای هەڵەبجە بە مەبەستی دەرهێنانی پاسپۆرت بۆ هاوڵاتیان دەست بە جێبەجێکردنی مامەڵەی هاوڵاتیانەکەن. ئەفسەر و کارمەندان خزمەتکردنی هاوڵاتیان بارکی سەرشانی خۆیان نەزانن، خۆشحاڵیشن بەوەی بەشدارن لە بنیادنانی پارێزگایەکی نوێدا. 4 مانگە بێ لە خزمەتی دانیشتوانی پارێزگای هەڵەبجەین و هەموو ڕۆژێک بەیانان پاسێکمان دەچێت بۆ وێ لە ئەفسەر و کارمەندان و ئەسران دێنەوە. داوامان لە ئیدارەی پارێزگای هەڵەبجە و بەڕێز پارێزگاری هەڵەبجە هەیە کاگازات کەوا بە هەمان شێوەی ئیدارەی ڕاپەڕین لە هەر دایرەیەک لەوێ یەک کارمەندیا یەک ئەفسەرمان باتێ ئێمە کێشەکەمان چارەسەر بێت و تر پێویستناکە هاوڵاتیان بچن بۆوێ و لەبەرەوەی پێویستناکە ئەفسەرانمان بچن بۆوێ لەبەرەوەی ئەفسەر و کارمەندانی ئێمە دەچن بۆوێ ناچار لەوێ کاتژمێرێک و نیو دەستبەرداری دەوامە بن و دێنەوە چونکە تا ئەگەنە سلێمانێ بێت 4 و 5 ئەگەر بێت و ئەوان ئەفسەر و کارمەندی خۆیان هەبێ لە ئیدارەی پارێزگاکە وەکو ئێمە ئەتوانن تاکو و کاتژمێر 6 ئێوارە لە خزمەتی ئەوانە بن و هەروە ئەتوانن شەمانیش دەوام بکەن بۆیە لە قازانجی ئەوانە. ڕۆژانە پێش سەعات 7 بەیانی لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانیەوە دەرەچین. هەندێک ڕۆژ چارەک پێش 7 پێش 7 بەرحاڵ لە حاڵەتەکانە پێش 8:30 بەیانی ئەگەنە ئێرە 8:30 دەسەکەین بە کارەکانمان و هاوڵاتی وەرەگرین. هەڵبەتە هاتوچۆکە ئاسانی ئەگەر ڕۆژانە بێتەوە بەیانی زوو بێت لە کاتی داواما بگەیت ئێرە و دوای داوامی ئێرە بگەڕێیتەوە بەڵام ئەمە بەلای ئێمە بۆ ئاسان بۆ لەو بارەوە کە ئێمە خزمەتێک بەم شارەکەین کەم شارە شایانی زۆر لەوەش زیاترە وە شانازیە بۆ ئێمە کە بتوانین خزمەت بکەین و ئێمە خزمەتەکەین ئەگەر لێرە بینیان لە سلێمانی بین بەڵام دیارە بۆ ئەم شارە چکە شاری شەهیدانە و بەڕاستی تازەش بۆ پارێزگای ئێمە شانازی بۆواکەین وەکو شتێک کە بۆی بکەین وەکو دیاریەک وەکو شتێک کە پێشکەشی بکەین ئێمە ئەم کارە ئەتوانین بکەین. لە ماوەی 3 مانگی ڕابردوو توانراوە زیاتر لە 7,000 پاسپۆرت لە پارێزگای هەڵەبجە بۆ هاوڵاتیان چاپ بکرێت. لەگەری زیادکردنی کارمەند بۆ بەڕێوەبەرەتیەکە ئەوە دەتوانێت لە ئایندەدا مامەڵەی زیاتر بۆ هاوڵاتیان تەواو بکرێت. لەو ڕۆژێک کە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە دەست بەکار بووە لە 24 سێوە هەتاکو ئێستاکانە نزیکەی 7,500 بۆ 8,000 پاسپۆرتمان چاپ کردووە. ڕۆژانەش هاوڵاتیان یەن نزیکی 100 بۆ 150 پاسپۆرتیان لە پێدانە وەرەگرنەوە. هەروە ئەو گرفتانی کە تووشی ئێمە بێت بەهۆی لە پاسپۆرتی پارێزگای هەڵەبجەوە کەمی کارمەندە ئەم کارمەندانی کە لێرە داوام دەکەن لە سلێمانیەوە ڕۆژانە بە پاسیێن بۆ ئێرە داوامیش تەواوبێ ئەگەڕێنەوە بۆ سلێمانی ئەگەر هاتوو لە پێکەنانی حکوومەتە کارمەندمان بۆ تەعین بکەن شتێکی زۆر باشە. بوونی ئەم فەرمانگە فیدراڵیە جیاواز لەوەی پێگەی ئیداری پارێزگای هەڵەبجەی بەهێز کردووە لە حکوومەتی ناوەندا هاوکات بە وتەی هاوڵاتیانی هەڵەبجە سوودێکی ئەجگا زۆری ئابووری بۆ شارەکە هەیە. ڕۆڵێکی گرنگی ئابووری بۆ ئەم شارە هەبووە بە تایبەت خەڵکی هەڵەبجە بۆ بەڕایکردنی کارەکان ڕویان لە شاری سلێمانیە کرد پارێکی زۆریان نەکرد ماندووبوونێکی زۆر. ئێستا لەخوا بەزای بێت لە شارەکەی خۆیدا و لە نزیک ماڵی خۆیدا ئەتوانێت کارەکانی خۆی جێبەجێ بکات. ئەمە خاڵێکی تریش خەڵکی ناوچەکانی دەوروبەری هەڵەبجەش بۆ نمونە هەڵەبجەی قەزای شارە زۆر و قەزای سەسادق و ناوچەکانیش ڕوو لەم شارەکەن ئەمەش بۆ ژیانەوەی ئابووری ئەم شارەش سوودی ئابووری سوودێکی باشە بێ. ئەفسەران و کارمەندانی بەڕێوەبەرەتی پاسپۆرتی هەڵەبجە تەمەنێکی کەم و خزمەتێکی زۆریان لە پارێزگاکەدا ئەنجام داوە. ڕۆژانە تا سەعات 2 خزمەتکردن بە هاوڵاتیان بارکی سەرشانیان نەزانن دواتری شەگەڕێنەوە بۆ پارێزگای سلێمانی. هاوکات بڕیاریشە لە سەرەتای هەفتەی داهاتووەوە هەموو ڕۆژانی شەمەیەک بەردەوام بن لە خزمەتکردنی هاوڵاتیان بێ گوێدانە پشووی ڕسمی. جیاواز لە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەم بەڕێوەبەرەتیە لە ئێستادا خزمەت بە هاوڵاتیانی سنووری قەزاکانی شارەزور و سەی سادقی شەکات. ئەمەش بووەتە هۆکارێک زۆر کات شارێکی زیاتر لەسەر کارمەندەکان دروست بکات. بۆیە دامەزراندنی میلاکی نوێ لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم ئەو هەنگاوەیە کە توانرێ ئاستی گەشەکردنی ئەم بەڕێوەبەرەتیە و خزمەتکردن بە پارێزگاکە زیاتر بکات. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.